بەڕێزان زۆر کەس هەیە کاتێک کە باوکو دایکی کاری پێ ناکرێ یان هەیە باوکو دایک گەنجی شەبێکارە ئەلحەمدوللا ئەم دەستی کوڕێکە یان کچێکە هێشتا لەسەر ماڵی باوکە یان ماڵی خۆشی هەیە بەڵام ئیشێکی بەدەست کەوتووە شەهادەیەکی هەیە لە کۆمپانیایەکە لە شوێنێکە مانگانەیەکی زۆری هەیە یعنی دایمەکە قسە دەکات دایک و باوکەی زەربی سفر کردو خۆی بەشت دەزانێ خۆی بەوە دەزانێت کە من هەموو شتێکم پارەهی منە نە بڵێ بەردەوام ئەمەی باوکمە من لە خزمەت باوکما بووم باوکم وای فەرموو باوکم ئەم میوانداریە کرد ئەمە لەکوێدایە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا لە قورئانە بڕێزان سەیریکەن کچەکەی شوعیب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێکەوە موسا سەلامی خوای لەسەر بێ ئاوارە بوو لە میسرەوە لە بەردەستی فیرعون و تاقمەکەی چوە مەدیان سەیری وردی قورئان کەن هەمووی دەرسە مەڕەکانی بۆ دوو کچەکە ئاودا هاتنەوە ئەوانیش گێڕایانەوە فەرمووی یەکێکتان بچن بە شوێنیدا ئەو لاوە غەریبە بە حیا و بە حورمەتە کە ئەو هەڵوێستە جوامێرانە و مەردانەی هەبووە دیارە نانێک نییە شوێنێک نییە ئەنوایەکی نییە بابێتە ماڵی خۆمان پاداشتێکی بدەینەوە سەیری کچەکەکەن ئەم باوکە ئەبوونا شەیخون کەبیر باوکمان پیاوێکی بە ساڵاچوو نەکەر شەیخ نەکەر پیرە کەبیر هەر زۆر زۆر پیر و بە ساڵاچوو پەککەوتەیە یعنی لە ماڵە نابینا بۆ پەککەوتە دانیشتووە نەکە سابەت دەکات نە شوانی پێ دەکرێت نە هیچ دەکات کچەکانن کە سابەت دەکەن کچەکان شوانن بۆ نمونە ئەمڕۆ کچەکە لەسەر کۆمپیوتەرێکە لە دایرەیەکە کچێکە لە مارکێتێکە ئیش دەکات کچێکە خاوەن کۆمپانیایەکە معنی ئیعتیبار کار دەکات ئەم کچانە کار دەکەن پارە پەیدا دەکەن ئیش پەیدا دەکەن بەڵام کاتێک کە دەچێت موسا دەعوەت دەکات ناڵە وەرە بۆ ماڵی ئێمە بۆی پاداشتی ئەو ماندوو بوونت بدەمەوە خۆی وا ناڵێ دەڵێ ئینە ئەبی یەدعوکە لیەجزیەکە ئەجڕە ما سەقەیتە لەنا سەیری وشە وردەکانی قورئانکەن ئینە ئەبی من باوکم بانگت دەکا یعنی کە هاتوون بە شوێن تا بۆ ماڵی ئێمە بێی ئەوە قسەی باوکمە من باوکم هەیە ئینە ئەبی یەدعوکە باوکی من تۆی دەعوەت کردووە ئەی کوڕی گەنج وەرە بۆ ماڵمان بۆ لیەجزیەکە بۆی پاداشت بداتەوە ئەجڕە ما سەقەیتە لەنا پاداشتی ئەو ماندوو بوون و پیاوەتی و مەردایەتی کە مەڕەکەت بۆ ئێمەدا ئاژەڵەکان بۆ ئێمە ئاودا سەیری کە ناڵێ بۆ خۆم پاداشت بدەمەوە ئێخۆ باوکی نەپارەی هەیە نەکاری پێ دەکرێت شەیخون کەبیر پیرێکی بە ساڵاچووی پەککەوتە لە ماڵێ لەسەر جێگا کەوتووە بەڵام ئەم کچە دیندارە ئەم کچە بە حیا و حورمەتەوە فێرکراوە من هەر باوکم ئەم پارە هەری باوکمە ئەم ماڵە هەری باوکمە حورمەت هەری باوکمە ئەگەر قورئان دەخوێنیەوە نابێ هەر ئەوا بیخوێنیەوە ئەبێ کاری پێ بکەیت ئەگەر هەموو دنیا لەبەردەستایە باوکت یەک دینارینە لە ماڵەوە کە میوانێکتان هەبوو بڵێ هەمومان هەر لە خزمەت باوکمانێ داوەتی باوکمانین ناڵی ئەم داوەتم کردووە وەڵا باوکیشم بان کرد هەڵەیەکی گەورەیە برای شیرینم خوشکی شیرینم ئاگاد لێبێ ئەنتەوە مالوکە لیئەبیکە تۆ خۆت و ماڵ و سەرۆت و سامان و بوونەکەت هەمووی هی باوکتە هەموو هی دایکتە خۆی گەورە باشتر لە دینەکەی خۆی شارەزامان کە ئینشاءڵڵا ئەو کلیلی بەختەوەریە کە عەرزم کردن لە سەرەتای پرۆگرامی کلیلی ئەم جارەوە کلیلی بەختەوەری ژیانی دنیا و قیامەت بەوەیە دڵی دایک و باوکمان ڕازی بێ کلیلێک کە هەرچی دەرگای نەهامەتیە لەسەر تا دەکاتەوە لە دنیا و قیامەتە و قەت نایڵێ دڵت خۆش بێ قەت نایڵێ خوا لێت ڕازی بێ نەعوذ بالله ڕەنجان دڵی دایک و باوکە با دوعا بکەین بۆ دایک و باوکمان ئەوانەی کە زیندون خوای گەورە لە شساغیان کە بێوەیان کە دڵخۆشیان کە خوای ڕەحم بە ئێمەش بکەی بتوانین لە خزمەتیان دابین هەر کەسێکیش بینەری ئەم بەرنامەیە بیسەری ئەم وتارەیە دایک و باوکی لە ژیانە نەماوە مردووە یا ڕەبی خوای لە گوناهیان خۆش بی جێگایان بەهەشت بێ بەردەوام لە دوای مردنیش چاکەکردن لەگەڵ دایک و باوکتا ئەوەیە هەم دوعای خێریان بۆ بکەی هەم دۆستەکانیان بەسەرکەیەوە هەم ڕێز لەو کەسانە بگری کە باوک و دایکت کاتی خۆی خۆشیان ویستون هەم لە ئەندازەی توانا و دەسەڵاتی مادیدا لە خێر و خێرات بێبەشیان مەکە